ئێمە کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەرین لەسەر جەم وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕوانامەی ماستەر و دکتۆرامان بەدەست هێناوە بەبێ مۆڵەتی خوێندن و هەندێکمان لە کاتی شەڕی نەگریسی داعش و ئەوانی ترمان لە دوای شەڕی نەگریسی داعش و لە کاتی شەڕەکەی وەروەها بەشێکی زۆرمان لە کاتی سیستەمی پاشەکەوتی موچە و قەیرانی دارایی و نەبوونی مۆڵەتی خوێندن لەسەر ئەرکی خۆمان درێژەمان بە تاواکردنی خوێندنیاوە لە ناوە دەرەوەی کوردستان و هیچ ئەرکێکی داراییمان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست نەکردووە و هەروەها زۆربەمان مۆڵەتی خوێندنمان نەکردو و مۆڵەتی بێموچەمان کردو بە دەستنای بڕوانامەکانمان و هەندێکی تریشمان وەکوتم بە مۆڵەتی کۆکراوە و مۆڵەتی پشووی هاوینە خوێندنەکەمان تەواو کردو لەبەر ئەوە یاسایەکی دیاریکراو تا ئێستێژ نەبووە ڕێگری بکات لە فەرمانبەر و مامۆستا کە بێ بە مۆڵەتی خوێندن بڕوانامە بەدەست بهێنێ بۆیە ئێمە لێرەوە ڕایەگەێنین و بە مافی خۆمانی ئەزانین داوا لە بەڕێستان دەکەین کە یەکسانکردن و هەمواری بڕوانامەکانمان بۆ بکەن چونکە هەمان کەیسی ئێمە لە حکوومەتی عراقی فیدرال پەسەند کراوە و یاسای 1960 حکوومەتی عراق لە پەرلەمانی عراق ساڵی 2009 هەموار کراوەتەوە و سەرجەم ماف و ئیمتیازاتەکانیان پێبەخشراوە بۆیە ئێمە داواکارین لە بەڕێستان هەمان یاسای هەموارکراوی پەرلەمانی عراقیش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی وەزارەتی خوێنی باڵاوە جێبەجێ بکرێت کە جێگەی ئاماژەیە سەدان فەرمانبەر و مامۆستا پێش ئێمە و لە کاتی ئێمە و لە دوای ئێمەش دەتوانین بڵێن هەموار و یەکسانکردیان بۆ کراوە لەسەر جەم وەزارەتەکان وەزارەتە جیاوازەکان و سوودمەند بوون لە بڕوانامەکانیان و ئێمە بەڕاستی لێرەوە نامانەوێت ئەوانەی کە سوودمەند بوون لەم بڕیار و لەو یەکسانکردن و هەموارە ئەوان بڕوانامەکانیان هەڵبۆشێتەوە چکە ئەوانی ژمانوو بوون هاوڕێ و هاوپیشەی ئێمەن ئێمەش داواکەین کە هەمان ماف و ئیمتیازات کە بە هاوپیشەکانمان چ لە حکوومەتی هەرێم و چ لە حکوومەتی فیدرال دراوە پیان بە ئێمەش بدرێت بە مافی خۆمانی ئەزانین